گەوران و بینەرانی خۆشەویست، پێشیلەکان لە مافەکانی ژنان لە مێینە دەستدرێژەکان بۆ سەر خانمان و تادیەت کوشتنی ژنان و کچان هەروەها لە هەرێمی کوردستان بەردەوامە و ڕۆژانە جورەها داستانی دڵتەزین دەبیستین لە بڵاو دەبێتەوە بی ئەوەی سنوورێک بۆی دابن لێدەن لێرەدا هەندی پرسیار هەیە سەبارەت بەو پێشی لە بەردەوامانە ئاخۆ حکوومەت لەمە بەرپرسیارە کۆمەڵگان دایک و باوکان لەوبارەوە ڕوودەکەینە لای نووسەر ڕۆزا حوسین کە ڕاستەخۆ لەگەڵماندایە لە دەنیمارکەوە بۆی چشکی بخەنە سەر هەندێک لایەنی ئەم گرفتە کۆمەڵایەتیە. ڕۆزە خانم ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش کاکجانی. خۆشاتن بۆ بەرنامەی ئەمڕۆمان، ئەمیدوارین بتوانین هەندی تێژ بخەنە سەر لایەنی ئەو گرفتە کە لەناو کۆمەڵگای کوردەواریدا هەیە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەم پێشیلانە کە ڕوودەدادن مرۆڤ دەبێ یەخەی کێ بگریتن؟ سەرەتا سپاس دەکەم بۆم دەرفەتە سەبارەت بەو پێشێلکاریانەی بەرامبەر بە ژنان ئەو ناحەقی و ئەو هەموو توندوتیژەی لەم ماوانەی دواییە تا بێت بەرەو زیاتر و زیاترە ڕاتاوای هاتووەکەیتر بە شێوەیە کە تەحمل ناکرێ بەو دەرەجەیە زیادی کردووە ئەوەی کە یەخەی کێ بگرین پێش هەموو شتێکە بێ مەسێرێکی ئەو بکەین کە ئەم دیاردەیە بۆ وازە لە زیاد بوونە قسەیەک لەسەرەوە بکەم کە سەرەتا لەسەر ئەوە قسەیە بکەم کە تێڕوانینی ئێمە لە کۆمەلگای کوردیە لە کولتوری ئێمە بۆ ژنان بەکەم سیرکردنی ژنە بۆیە زۆر پێمان و حیف و خەسارنیە کاتێک ژنانە کوژرێ ئالێرەوەیە بەردەوامە بێ و بەردەوامە بێتەوە بەبێ ئەوەی کەس خۆی بە بەرپرسیار بزانێ تەنانەت دەسەڵاتی سیاسیش خۆی بە بەرپرسیار نازانێ لە بەرامبەرەوەی کە ئەو هەموو ژنا کوژێ ئەو هەموو ناحەقی گەورەیەکرێ لە کۆمەلگای ئێمە شۆک نابین بەو خەبەرانە وای لێ هاتووە کە ئێمە ئیتر کوشتنی ژنێک وەک کوشتنێکی ئاسایی سیر ناکەین زیاتر زۆرجار ناویلێنین کێشەی کۆمەڵایەتی. بەڕای من دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی یەکەمی لە بەرامبەر ئەم کوشتنانەیە هەیە چکە ئەمانە پێشێلکردنی مافەکانی مرۆڤە ئاخر مافەکانی ژنانیش مافەکانی مرۆڤە بۆیە ئالێرەوە دەسەڵاتی سیاسی بە درەجەی یەکەم بەرپرسیارەتی سەرەکی و بەشی شێری بەرەکەوێت لەو بەرپرسیارەتیەیە. کە دەسەڵاتی سیاسی بەرپرسیاری یەکەمە واتە یاساکانی باش نیین و یاخود یاساکانی پیادا ناکرێن چییە چ؟ ڕاستیەکەی ئەوە بڵام کە نەکەرەوەی کە یاساکانی باش نییە تەنانەت ئەو یاسا کۆن و داڕزیوانش کە بۆ ئەم سەردەمە ناگونجێن ئەوانش تطبیق ناکات ئەوەی کە دەسەڵاتی سیاسی زۆر خەمساردا ئەم کێشێ بەکێش شەیەکی جددی وەرناگرێ هەر بۆیش دێ لە دەرەوەی وڵات زۆرجار لە باتیەوەی هەوڵ بدەن بە شوێن چارەسەرا بگەڕن بە شوێنەوە ئاگەڕن کە ناخەتان نەبێ وەزعەکە هێمنترە لەوەی کە هەیە پیشانە درێ و کە حقیقەتێکە ئەیانەوەی حقیقەتەکە بشارنەوە. دەسەڵاتی سیاسی زۆر دەستپیە بەڕاستی جێگەی ڕخنەی جدین جێگەی ئەوەیە کە تووڕەی گوریان بەرامبەر بێتەوانەیە ینی تۆ هەل لە مەسعود بارزانیەوە هەتا ئەگا بەسەرۆکی حکوومەت کە ئێستانە چیروان بارزانیە هەتا ئەگا بەسەرۆکی حکوومەتی پێشووتر پێش ئەو کە بەرهەم ساڵحە هەتا ئەگا بە بەرپرسی یان مدیری بەڕێوەبەری یەکێک لە هەر یەکێک لەو پۆلیسخانانەی کوردستان هەر هەموو بەرپرسیار و دەستیان لەم خوێنەیە هەیە کە لە بەرژنانی کوردستانە ڕوا آخر تۆ ئەگەر تەنانەت سەیری ئەوکە یاسا کۆنەکانیش تەطبیق بکەیت تا حدێک بەرگیریەکە لەو هەموو کوشتنەی کە بەرامبەر بە ژنانەکرێ ئەنجاش خۆ ئیشی دەسەڵاتی سیاسی ئەگەرم یاسایانە بەکارنایە یان ئەم یاسایانە بۆ ئەم سەردەمە ناگونجێت توندی بکاتەوە ئەنجا بێجگەلەوەی کە لێبوردنی گشتیان هێناوەتەناوە کە زەربەیەکی زۆر زۆر گەورەی لە ژنانداوە لێبوردنی گشتی یەکەم کەس کە قوربانیەکەیەتی ئەو ژنانن کە ناحەقی توندوتیژی ژیان بەرامبەرەکرێ لە کۆمەلگای ئێمە لێبوردنی گشتی زۆربەی زۆری جارەکانە و کەسانە ئاگرێتەوە کە تاوانی کوشتنیان کردووە یعنی ئێمە لە ڕابردوویەکی زۆر دوور نییە شابیرمان نەچۆتەوە کە باوکی ساکار مامۆستا ساکار کاتێک کوژرا باوکی بەر لێبوردنی گشتی کەوتووە لێبوردنی گشتی لەسەر دەستی دەسەڵاتی سیاسی دەرکراوە دەسەڵاتی سیاسی کە ئەڵم دەسەڵاتی سیاسی لە سەرۆکایەتی هەرێمەوە بیگرە لە پەرلەمانی کوردستانەوە لە حکوومەتی کوردستانەوە هەر هەمویان بەرپرسن لەوەی ئەم توندوتیژیانە بەرامبەر بە ژنانە. ڕۆزە خانم
وەزارەتی ئەوقاف بە مزگەوت و مەلا و خەنگەکانیانەوە چ ڕۆڵیکان هەیە لە پەیوەندی بە ڕێگە خۆشکردن و یاخود ڕێگاگرتن لەم جورە ڕووداوە دڵتەزینانە؟ بەڕای من ئەوەی کە وەزارەتی ئەوقاف دەوری جدی هەبووە لەم مەسەلەیە، چکە وەزارەتی ئەوقافەکە مەلایەکە کە سەر بە وەزارەتی ئەوقافە مناڵێکی مارە کردووە، ئەمە ئەبێت ڕێگری لێ بکرێ. ئەلێرەوە منەڵم ئەوەی چ ڕۆڵێکیان بینە منەڵەن چ ڕۆڵێکیان لێبسەرینەوە، ڕۆڵی ئەویان لێبسەرینەوە کە مارەکردنی کچان کە پێکێنانی هاوسەرگیری لە بینی ژن و پیاوێکە لەسەر دەستی ئەوان نەبێت. ئەبێ لە دادگایە ژن و پیا و مارە بکرێن، نەک لە لای مەلا. ئالێرەوەیە مناڵێک مارە ئاکرێت چکە لە دادگایە ناکرێت. ئەبێ دادگاکانە و مارەیکردانە بەڕستمی نەناسن، ئەبێ بکرێتە قانون، لە قانونی کوردستانە بنووسرێ کە ئەبێ یەکەم شت کەسێک لە دادگایە مارە بکرێت بۆ ئەوی بتوانرێت ئەو کەمترین تەمەنەی کە لە یاساکانی کوردستانە هەیە بە تەواوەتی تەطبیق بکرێ. ئالەوەی تەطبیق ناکرێت چکە تۆ ئەچێت پێشتر لە دەرەوە لە لای مەلایەک مارەیەکە بۆیە کاتێت دێتە دادگا، دادگاش مەجبورە بێ بۆی تەزیق بکە، بۆیە ئەبێ بکرێتە قانون. ماوەیەک بەر لە ئێستا زیاتر باس لەواکران مەزوونی شەرعی و یاسای مەزوونی شەرعی بدرێتە بەرلەمان. من بۆ خۆم پێم وایە لە ئێستاە وەستی ژنان بەدەست ئەم مەلایەنەی لاقۆڵانەوە کە کاتێک لای مەلا ماراکرێن زۆر خراپە. ئەوە تا چەنان جمی وا ئەکرێن مناڵێکی 15 ساڵ دوو جار لەسەر دەستی مەلا درراوە بەشوو مەلا بەشی شێری بەرەکەوێ لەمەیە لەم تاوانەیە دەستیان هەبووە. ئەمە دەست هەبوونە تۆ مناڵێکی 15 ساڵ ماراکەی. ڕۆزە خانم، باوکێک مرۆڤێک وایە خۆت باوکێک کە خاوەن مناڵیشە چۆن لە دڵی دێت کە بێتن مناڵێکی تری 15 ساڵان کە بە ژینی خۆی مارە کردووە بەو شێوە دەڕەندانە بیکوژدن؟ ئەبی ئەمە نەخۆشیکە ڕەوانی هەبی یا چییە؟ من پێم وایە ئەوە ڕەخۆشی ئەوەندەی کە تێڕوانینی ئێمە بۆ ژن کە پێمان وایە کەمتر ئەزێت هەستی ئەکا. ئێمە ئینسانی ژن وەک ئینسانێکی کامل سیر ناکەین لە کۆمەلگای خۆمانە. ئالێرەوەیە ئەم کەسە ئەتوانێت تا حدی پارچەکردنی ئەم کەسە تا حدی شێوەڵاندنی دەستەی توندیتیژی بنوێنێ، چونکە تۆ پێت حیف و خەسار نییە. کاتێک تێڕوانی باو لە کۆمەلگایە ئەوەیە کە کوشتنی ژن، کە ئەزیەتدانی ژن، ناڕەحەتکردنی ژن، کە تا حدی تەجاوزکردن بە ژن زۆر ئەزیەتمان نادا و شۆکمان ناکات لە کۆمەلگایە قبوڵەکرێت. یعنی ئێمە چەند کەسمان بینی تا سەلەم کەسانی ئاوا ژنانە کوژێن بە ئاسانی لە تەلەڤیزیۆنەوە بهێنرێ پیشان بدرێت کە ئەمە تاوانی کرد لە ئەعلامەوە لەسەری بنووسێت ببینرێت کە لە کاتێک لە سجنایە لە زیندانایە چ ئازارێکە چێژێ. ئەمانەمان بۆ نەخراوەتە پێش چاو، ئەمانە زەق نەکراوەتەوە. ئەوەندەی تەرکیز لەسەرەوەیە بە ناوی ئەوەی ئەمە کێشەی کۆمەڵایەتیە ئەم تاوانانە ڕۆژانە ڕسمیەتی پێدرێ. ئەو ڕسمیەتدانە کاتێ ماڵین کێشەی کۆمەڵایەتی کوشتن. باشە ڕۆزە خانم، ئێمە وەکو وەکو هاوڵاتی هەر کەسی جۆرە ئەرکێکمان هەیە، هەمیشە چاومان لە یەکترە بەهانە یەکترەوە ببین. لە کاتی گوادە زۆر جار مرۆڤ هەستەکاتدا شتێک لە ئارادا هەیە، گومانی هەیە. ئەرکی هاوڵاتی لێرەدا چییە کە شتی گوا دەبینێدن کە مرۆڤ نیازیە لەوانەیە کارێکی بەد بکات؟ کاکجانی خۆی من وەگوتم ئیشی سەرەکی ئیشی دەسەڵاتە. ئەگەر تۆ متمانت بە دەسەڵات هەبێ، ئەگەر کەسێک متمانی بەوە هەبێ دام و دەستگاکانی دەسەڵات و پۆلیس و ئەو دەستگا و دام و دەستگایانی تر کە بەرپرسن لەم جۆرە کارانە کاری خۆیانەکەن، هاوڵاتیش ئۆتۆماتیکی ئاسان پەنا بۆ ئەوە باد بۆ نمونە کاتێ بینێن دراوسێکی لێ ئەدرێ دەسەڵات ئاگادار بکاتەوە. بەڵام منێک وەک هاوڵاتی کاتێک ئەبینم ئەگەر من ئەوەم شکاتی شەکەم، ئەگەر من ئەوەم پۆلیسیش ئاگادارەکەمەوە لەوەی ژنێک لێ ئەدرێ، پۆلیس ئەم قەزیە بەجددی ناگرێ، دەسەڵات ئەم قەزیە بەجددی ناگرێ، دادگاکان ئەم قەزیە بەجددی ناگرێن، کەیسێکە چێتە دادگا و لەوێەوە بە لێبوردنی گشتی کەسەکە بەرەبێ، لێرە و خەڵک متمانەی بەوە نابێ پەنا بۆ دادگا بەرێ. لێرەوەی توندوتیژی زیاتر و زیاتر بەرهەم دێتەوە. لێرەوەیە دەسەڵات سیگناڵێکی خەتەرە نێرێ بۆ کۆمەلگا کە تۆ ئەگەر ژن بشکوژی زۆر حیف و خەسار نییە. سیگناڵێکی خەتەرە نێرین کاتی ئێمە تاوانبارەکان سزا نادەین. کاتێکیش تۆ بینی وەک هاوڵاتیەک تاوانبار سزا نادرێ، ئیتر هیچ حەماسەت و هینێکت نامێنێ بۆ ئەوەی بڕۆی بەدوای ئەم کە قەزیانە بکەوی یان بڕۆی دەوڵەت ئاگادار بکەیتەوە لەوەی ئەوە کەسێک خەریکە ئەم ئیهانانەی بەرامبەرەکرێە ئەزێتە درێیان لی ئەدرێیان تا حدێک ئەشکوژرێت. نەبوونی متمانەیە لە بینی دەسەڵات و هاوڵاتیە بەو دەرەجەیە زۆرە بێت کە ئیتر تۆ سقەیەک نامێنە کە دەسەڵات دەتوانێت کارێک بکات.
پەرلەمانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمانتارە ژنەکان ئەوان چ ڕۆڵێکیان هەیە لەمڕۆوەوە؟ پەرلەمانی کوردستان بەداخەوە پەرلەمانی کوردستان وەک دەستگاکانی تری من کەوتم دەسەڵاتی سیاسی مەبەستم پەرلەمانیش بوو وەک هەموو دەستگاکانی تری کۆمەڵگای ئێمە وەک هەموو دەستگاکانی تری دەسەڵاتی سیاسی لە وڵاتی ئێمە زۆر بێدەست و دەستپیە. یعنی من ئێستا پێش لەگەڵ تۆ قسە بکەم ئەخبارێکم خوێندەوە لەسەرەوەی کە پەرلەمان وەزارەتی ئەوقافی بان کردووە بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە. دڵخۆش بووم بەوە چونکە من یەکسەر مێشکم ئەوەی پێوتم وە ئەوەم بیرکەوتەوە کە ڕەنگە لەسەر مەسەلەی ئەم مەلایە و مەسەلەی ئەم کچە بانکرابێ بۆ پەرلەمان بەڵام تەسەوور کە ئەوەن دەست بەتاڵ ئەوەن دەبێ ئیشە پەرلەمانی کوردستان لەسەرەوە وەزیرەکەی بان کردووە بۆ پەرلەمان لێ بپرسێتەوە کە ئەو بۆچی ئەمرەتان ڕاگرتووە. ئەمە بێ ئیشیە، ئەمە دەست بەتاڵیە لە کاتێکا کە جەریمەیەکی وا گەورە کراوە پەرلەمان خەریکی سەیری کە پەرلەمانی ئێمە بەچیەوە مەشغوڵە. ئەمە زەنگێکی خەتەرە. من هەست دەکەم ئەم جارە پەرلەمانی کوردستان کەسانێکی هەم کۆنسەرواتیڤ هەم وەک ئاکتەریان وەک ممثل کۆنسەرواتیڤ لە پەرلەمانە ئێستا جێگەیان گرتووە. پێم وایە ئەمە خەتەرە ئەوەی زەربەر لە قەزیەی ژنانەدا. ئەنجا تۆ باسی ئەوەت کرد کە پەرلەمانتارانی ژن بەڕای من هیوادارم پرسیارەکەی تۆ بەو شێوەیە نەبوو بێ کە ئیشی پەرلەمانتارە ژنەکانە چکە من پێم وایە ئەوە ئیشی تەنها ژن نییە، ئەو تێگەیشتنە غەڵەتەیە لەوەی کە ئیشی ژنە پەرلەمانتارەکان ژنە چالاکەکان ژنە نووسەرەکانە کۆمەلگای ئێمە بەهەڵا بەسەرم شتەیە ڕۆشتۆ پێی وایە تەنها ئیشی ژنان خۆیانە کێشەی ژنان. بەڕای من ئیشی هەموو کۆمەلگایە بەر لە هەر شتێک ئیشی دەسەڵاتی سیاسیە ئیشی پەرلەمانتارەکانە تەنانە دەگەر یەک ژنی ژنەمێنێ لە کوردستانە دیفاع ئەو بەرگری لە مافەکانی ژنان بکە ئەو کۆمەلگایە هەر ئەبێت ئەگەر ئەو کۆمەلگای ئێمە هەر ئەبێت دیفاع لەوە بکات کە ژنانێک هەن ئەچەوسێنەوە نابێ بچەوسێنەوەنێ ئەگەر ژنان خۆشیان هیچیان نایانەوێت دیفاع لەوە بکەن. نایدەمە سەر پەرلەمانتار ژنەکانە من ئەیدەمە سەر پەرلەمانی کوردستانە کە زۆر بێدەسن بەڕاستی کەمکاری زۆر گەورەیان کردو چەند ساڵە هەموو دەورەکانی پەرلەمان هیچ دەورەیەکیان لە دەورەیەکی کەیان باشتر نەبوو. لە کۆتاییدا چی دەبێت بکرێت ئەو ژنانی کەم ڕوابی دەسەڵاتن دەسەڵاتداریان بکەیمن و بتوانن ژیانی خۆیان هەوساری ژیانی خۆیان لە قاو ژیانی خۆیان بەدەستی خۆیانەوە بدەن و دیتر ڕێگە نەدەن کە کەسێک بیان سۆڕێنێتەوە بۆ شوێکەکەیدانەوێ. من لە یەکێک لەو شتانەیان کەوتمەوەیان کە بەرگرتن بە زۆر بەشودان بەرگرتن بە مناڵی بەشودان ئەمانە هەمووی بە یاسا ئەکرێ ئەمانە زۆر ئاسانە. دەسەڵاتە توانێت یاسایەتی هەبێ بۆ ئەوی بە مناڵی مارێ نەکرێ. هیچ کەسێک لە دەرەوەی دادگا مارێ نەکرێ. هیچ کەسێک لە دەرەوەی دادگا نەتوانێت هاوسەرگیری پێک بێنێ. لە خوار 18 ساڵەوە هیچ کەسێک بەشوو نەدرێت و قبول نەکرێ. ئەمانە هەموو یاسایەکی ئاسانە کە ئەکرێت بیکەین. یەکێک لە شتانەی ترەوەیە کە ئێمە قسەکانی ژنان بەجددی وەرگین. چاکردنی سنتەرەکانی ژنان یەکێک لە خاڵە سەرەکیەکانە کە دەسەڵات هیچ کارێکی جددی لەسەری نەکردووە. خاڵێکی ترەوەیە کە خوێندنی مناڵان خوێندنی کچان بە تایبەتی تا مەرحەلەی ئەدادی ئیجباری بکرێ. ئەوە یەکێکە لەو کارانەی کە ئەکرێ ژنان خۆیان پێی بەقۆت ببن و بەتوانا ببن. بەتواناکردنی ژنان یەکەم هەنگاوێ کە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ئێستاە زۆر جەختی لەسەرکرێتەوە ئەوەیە کە ژنان خوێندنیان بۆ فراهم بکرێ. دەستی ژنان بگرێ بۆەوەی بتوانن خوێندن پیاکەن بۆەوەی بتوانن کاریان هەبێت لە دەرەوەی ناوماڵەکان نەک ئەوەی تەنها مەعاشیان بۆ ببڕینەوانێ. نووسەر ڕۆزا حوسەین زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆمان. شانینە خوشحاڵ بوو.